ئەمانەوە بزانین ئایا هاوڵاتی بۆچی بێزارە، داواکاری هاوڵاتی چییە و بە شتێکی بێزاری خەڵک چارەسەرە بێ. بەڕاستی خەڵکەکە هەمووی بێزارە. کەسێ بێزار بێ پەنا بۆ قورئان خوێندن بەرێ. ئەگە بڵێ من ئیسراحەتم دڵم خۆش وڵای درۆیە. شتێکی تازە تاقیکەن. ئیمڕۆخۆم چۆم بۆی کەم ئەندام. سڵاوتان لێبێ ئەزیزان لە بەرنامەی تری پامی تۆ لەگەڵ ئێوەی ئازابم. هەموو مرۆڤێک بە سروشتی خۆی هەندێک کات بێزارە بێت. ئەوەی ئەمڕۆ ئێمە باستیەکەین بێزاری خەڵک و هاوڵاتیانە لە هەرێمی کوردستانە. ئەمانەوە بزانین ئایا هاوڵاتی بۆچی بێزارە، داواکاری هاوڵاتی چییە و بە شتێکی بێزاری خەڵک چارەسەرە بێ. لەگەڵمان بن ئێمە هاوڵاتیانە دوێنن و لە ناحی پیرەمەگرونەوە لەگەڵتانابی. بێزاری خەڵک لە چیەوە تێبەڕایەوە؟ بێزاری خەڵک وانجا بێزاری خەڵک وەزە خۆش بێ بێزار نییە، وەزئیش بەرە خۆشی نەڕوا بێزارە. بەڕای تۆ بۆچی هاوڵاتی هەرێم ئێستا بێزارە؟ ئەنی بە هەمووشی نەخێنی تاوانی حکومت خودی کەسەکە خۆی بۆچی بێزارە؟ وەڵای یەک تەبایی نییە، دوو لەگەڵ یەکا ڕاست نییە، سێش تەبایی خۆشە لە ناو تا هەبێ و سیخە بە یەکتری متمانە بە یەکتری شتێکی خۆشە. تەبایی متمانە ئاسوودەیت بۆیە؟ ئاسوودەی خەڵک پێ ئاسوودەترە بێ. تۆ کە بێزارە بیخۆ چیەکەی؟ وڵای شەڵا بێزار نابم، بەڵام هەوڵە دێنەوانەی بێزارشن هێدیان کەینەوە و بەش و بەسەر وەزایکی خۆشا بکەوینەوە. ئینشاڵڵا هەر بێزار نابێ، بەڵام سروشتی مرۆڤ وایە لە ژیانەیە هەندێک کات هەر بێزارە بێت. تۆ وەکو خۆت وەکو کەسێک ئەگەر بۆ نمونە خوا نەخواستە بێزارێک بەسەر هات چی ئەەکەی بۆی چارەسەری و بێزاری خۆت بکەیت؟ وەڵای هەوڵە دەم چارەسەری کەم. هەوڵدان بە ئیستراحەت و لەسەر خۆ یعنی بە تەحامل بوون ئەتوانی چارەسەری بکەیت. سەبر و ئارامی بۆ خۆت شتێکی گرنگە بۆ چارەسەری کێشەکان و چیترەکەین هەرچی بیکەی وێلەی پەشی مەهەمی. هۆکاری حکوومەتی هەرێمی کوردستانە بێزاری خەڵک لەبەر بوونی قەیرانەکان، بوونی کێشەی دارایی. باشە ئەگەر با بڵین حکومت لێگەڕین خودی مرۆڤ لە چ کاتێکا بێزارە بێ و چۆن چارەسەریشە؟ پەیوەندی حکوومەت و میلەت کێشەی گەورەی کوردستان ئەمڕۆ. تۆ وەکو گەنجێک ئەگەر بۆ نمونە بێزار بیت هەوڵەدەی چۆن چارەسەری و بێزارێت بکەیت؟ چارەسەرەکەم بەبوونی چوونە دەرەوە، بەڵام لە کاتێکدا دەچی دەرەوە هیچ شتێک نییە خۆت پێوە سەر خەڵکی بێکاری. بێکاری بۆ نمونە هۆکاری بێزاری تۆی وەکو گەنج؟ بەڵێ بێگومان بێکاری. نەداوە با بڵین ئیشێک بۆ خۆ پەیدا بکەیت تاوەکو ئەو لەو بێزاری بێتە دەرەوە. ئیش و کار ئەمڕۆ زۆر کەم بووە، هیچ ئیشێک نییە، شتێکی وانەیە خۆتی پێوە سەر خەڵکی. بەڵێ بێگومان ئیش ئەمڕۆ چەند نیشێکیش دەزانی، بەڵام ئەی چارەسەری خۆت بەچی ئەەکەی؟ تۆ بۆ بێزاری هێر ئاوە بەردەوام نابی چی ئەەکەی تاوەکو لە ئێستایەوەکو خۆت کە ئیششت نییە تا ئەم بێزاری چارەسەر بکەی چی ئەەکەی؟ چیکردنەکەی هەر بۆ دەرەوەیە نازانی، ینی یاسو چوونە دەرەوە تۆزێک لەو بێزارێت کەمەکات. بەخوا زۆر کەم، ئەوەش چارەسەری ناکە زۆر کات. ئەمانەوە بزانین ئایا هاوڵاتی بۆچی بێزارە، داواکاری هاوڵاتی چییە و بە شتێکی بێزاری خەڵک چارەسەرە بێ. بەڕاستی خەڵکەکە هەمووی بێزارە. کەسێ بێزار بێ پەنا بۆ قورئان خوێندن بەرێ. ئەگە بڵێ من ئیسراحەتم دڵم خۆش وڵای درۆیە. شتێکی تازە تاقیکەن. ئیمڕۆخۆم چۆم بۆی کەم ئەندامان معاشی کەمەندامی خێزانەکەمیان بڕیوە. بێزار بوون، تەواو بێزار. بێزاری خەڵک لە ئێستا بەڕای تۆ لە چی بدێ؟ سەرچاوەکەم یەگەڕێتەوە بۆ بێکاری. بەڵێ. تۆ وەکو خۆت ئەگەر بێزار بی لە کاتی بێزاربوونەکە تا هەوڵەدەی چۆنەوە بێزاری خۆ چارەسەر بکەیت؟ وەڵی هەر بە چوونە دەرەوەیە، چیتە دەرەوانەیە، بیتە بازار ڕەوانەیە، هەر ئەوەیە. ئەو چوونە دەرەوەی چیت پێ بەخشێ؟ وەڵی ئەڵی تۆزێ مرتاحە بم، بە زەویش هەر زۆر کەمە. ئەو مرتاحبوونش گەنج ئێستا بێکارە، ئیش و کار کەمە، هەموو یەگەڕێتەوە بۆ سەرچاوەکە. ئێستا ئەو ژمارە زۆری گەنجان کە ئەچنە دەرەوە پێت وایە هۆکاری سەرەکی نەبوونی کار و هەلی کارە کە لێرە هەلی کاریان دەست ناکەوێت بۆیە پەنابەنە بەردەرەوە؟ بەڵێ بەڵێ ئەو بێزاری گەنجانە لە وڵاتە. تۆ وەکو خۆت قەت بیری لەوە کردوتەوە لە بێزاریە هەوڵ دەی بچیتە دەرەوە؟
زۆر بەڵێ زۆر وڵی ئەی چیەکەی لە وڵاتەش ئیش و کار نییە و ئەمووی گەنج هەر بیر لەوە ئاگاتەوانێ بە دوای ژیانێکی خۆش بگەڕێ وەکو چارەسەری ئێرە هەوڵت نەداوە لێرە چارەسەری کێشەکەی خۆت بکەی واز لە دەرەوە بێت بەرەوەڵا بیری شەکەیتوانێ لێرە لە وڵاتەش هەر ئیش و کار نییە هەموو ئەگەڕێتەوە بۆ ئیشوکە کردو ئیشی کارەکە نەبێ هیچ نەبێ ئەگەڕێتەوە بۆ ئەوە وڵای لە بێئیشیەوە بەڵێ تۆ ئەگەر خۆت لە ماڵەوە بۆ نمونە واز لە حکومت بێنی لە ماڵەوە بێزار بی بێزارێکی خۆت بەچی چارەسەر وڵای بێ بازاری خۆ لە شیەوە بخافرێن بێزایی خۆ دەرکەی بەڵام خۆشەوان بۆ نمونە بێزار بیت بازار ڕەنگە نەبێت لەو کاتی بێزاریە هەوڵە دەی بەچی خۆت هێور بکەیتەوە بەچی خۆت با بڵێ و بێزارەی خۆت تێپەڕێن بڵێنجا بڵێن بەسیەوە هەر بێ بازارێکی دشوێنێکی خۆت بین دەکەی و بێزارەکەی خۆ دەرە بڕوتەوە بڕێوانە وڵا براکەم کەسێ بێزار بێ پەنا بۆ قورئان خوێندن بەرێ چکە خواگەرا فەرمێ ئەلا بذیکری الله تطمئن القلوب تەنها بە ذیکر و یادی خوای گەورە دڵەکان ئارام بنەوە زۆر باشە پێت وایە خەڵکی هەرێمی کوردستان بە ئەم بۆچی بێزار وەڵاهی بەعام بۆچی بێزارن ئیتر سەرەکە خزمەت گوزاریەکان نییە سەرەکە هەر پێویستێک داواکە نییە ئیشی لەسەر گرانەوە سێم کەسێک کاسبێ بکە ئیتر لە بات کارەسانی بۆ بکەن گرانیە خەنە بەردەمی پێت وایە خەڵکی ئێستا لەبەرەوەیە پژێوی بە ئاسانی دەست ناکەوێت بۆیە بێزارە لە حاڵی خۆی ئەوە هۆکاری یەکەمە بەڵە هەرچەند هۆکاری تریشەیە بڵام هۆکاری یەکەمە تۆ ئەگەر خۆت بێزاربی چۆن چارەسەری و بێزارێتەکەی واللهی وەلو تەنیا لایەنە ڕۆحێکەیە ئیتر نوێشکردن و قورئان خوێندن و ئەگەر هۆکارێکی چارەسەریشی ئەوە نیە ئەوەیە کە قورئان خوێنی یاخود نوێژەکەی بێزارەکەت تێپەڕێنێ بەتاکید سوودت تەواو لێ وەرگرتووە ئاەتەی کە فەرمێ ئەلا بذیکری الله تطمئن القلوب زۆر زۆر چکە بە تەواوی ئەسێ ناخێکەوە تەشبیه نەبێ ڕۆمانێکە خوێنەوە چێ ناو ڕۆمانەکەەوە هەز بە ئێش معناتەکەیەکی قورئان زۆر فەزل لەوە زیاتر کاتێ پێشنیاری ئەم چارەسەری خۆتەکەی بۆ خەڵک بەتاکید بڵان گەر لایەنە ئابوووریەکەش مەسەلەن نەیبژێنێتەوە یعنیەوە چارەسەریشی ڕۆحیە بەحال بەتاکید بڵان گەر ئەوەشی لەگەڵان نەبێ حتمەن ئارەمێکی تەواوی بۆ ناگەڕێتەوە ئەمانەوە بزانین ئایا هاوڵاتی بۆچی بێزارە داواکاری هاوڵاتی چییە و بە شتێکی بێزاری خەڵک چارەسەرە بێ بەڕاستی خەڵکەکە هەمووی بێزارە کەسێ بێزار بێ پەنا بۆ قورئان خوێندن بەرێ ئەگە بڵێ من ئیسراحەتم دڵم خۆش وڵای درۆیە شتێکی تازە تاقیکەن ئیمڕۆ خۆم چۆم بۆی کەم ئەندامان معاشی کەمەندامی خێزانەکەمیان بڕیوە بێزار بوون تەواو بێزار ئەگەر بێزاریەک بەسەر تابێ هەموو مرۆڤێک لە تەمەنیا هەندێک حاڵەتەیە بێزارە بێ خۆت ئەگەر بێزاربی چیەکەی تاو بێزارێت جاگە بێزاربی چیەکەی تر چی بکەیت ئەبێت تەحملت هەبێت تەحمل نەبێت دەبێت بچێ فکرەیە بکەیەوە عەدی بۆ حاڵی خۆت کەوا هەتا ماوی بیرکردنەوە و فکرکردنەوە ئەو بێزارێت دووردەوردە تێپەڕێنی ئەو بیرکردنەوە بێزارێت زیاد دەکا بیرکردنەوە لە زروفەکەمان بەعام خۆش نییە یعنی تۆ ئێستا خەڵکی خۆمان بەعام مرۆڤی کورد بۆچی بێزار وەڵڵاهی بۆی کە وڵاتێکی پڕپیت و بەرەکەتمان هەیە عارسمان و عەرزمان بەرەکەتە بەس حاکمەکەمان لەوەیە بۆی بەڕێوە نەچیە پێت وایە بێزاری خەڵکی لە کێشەی خزمەت گوزاریایە نیەتی لە کێشەی خەڵک لەوەیە ئەرە وەڵڵا ئەگەر هەموو ماڵێک لە ماڵی خۆیدا کە سەرۆ خێزانەکەی باش نەبوو ئەو ماڵە تەوەرەی تێک چووە زروفی ئێمەش وڵاتێکی کەمین بەڵام واریداچێکی زۆرمان هەیە کە جوان بەڕێوەی بەرین هەموو وڵاتان بەغیلیمان پێ دەبن پێت وایە ئەگەر حاکمێکی دادپەروەرمان هەبێ ئەم بێزارەی خەڵک تێپەڕێت حاکمێکی دادپەروەرمان هەبێ مەمنونێ دەبین و هەمووی لە خزمەتی دادەبین و زروف خۆش دەبێ و خەڵک هەر کەس دەکەوێتە سەر خەتی خۆی بۆ ئیشوکار و مناڵ بەخێوکردنی خۆی پێت وایە ئێستا خەڵک لەبەر ئەوەی ئیش و کاروباری نییە لەبەر ئەوەی بژێوی نییە بۆیە بێزارە لە حاڵی خۆی لەبەر وەی بژێوەکە نییە بژێوەکە وەستاوە یعنی وەستاوە وەستانەکەشی لە ئیدارەی ئێمەدا نیە شتێک هەیە چارەسەری نییە چارەسەری نیە و چارەسەرەکەی چی بکەین ئێمە چی بکەین نازەک ئەوەی کە باوەڕی بەخوا بێڵێن ئیشەڵات چاک دەبێ و ئەوەی کە برێم چی وڵاتەکەمان کەسێکی دەوێت کە
کەسمان هەیە بەڵام کەسی باشتریشمان هەبێ باش ماما ئەگەر تۆ ڕۆژە لە ڕۆژان بێزاربی چۆن چارەسەری بێزارێتەوە وەڵی چارەسەری نییە چارەسەری نییە دەبێ بمرین تاوە ئێوە ژیانە خەڵتیاتی باشم بێزاری ئێستا خەڵکەیەتی هی چییە؟ وەڵی نەبوونی هێنم بێ حکومەتی ئەی وایە من لە ماڵەکەمە نانی تیان نەبێت و دینارێکم پێ نەبێت کە نانێکی پێ بکڕمەوە ئەو ژیانە ئەڵێن خەڵکی هەژاری هەیە دڵی خۆشە تۆ وەڵی درۆیە بۆ قورآنە درۆیە ئەوەی واڵێ درۆیە وەڵی لەم بازار لەس هەتا و سەر درۆیە کەس دڵی خۆش نییە هەمووی قەرزارە کەس نییە قەرزانم دوکاندارت من ئەم پیاوە هەمومان قەرزاری دوکاندارەکان قەرزێکی زۆر قەرزارە درۆیە یەکێ بڵێ من ئیسراحەتم لە خۆمە دەست پێکەم ئەگە بڵێ من ئیسراحەتم دڵم خۆش وڵای درۆیە بەڕای تۆ بە تەجروبەی تۆ کەسێک بێزاربی ئەوە حکومت بەهاناتەوە نایە ئەوە وازی لێ بێن چی بکە ئەبێ چی بکە بە هیچ چارەسەر نییە شعب یەک دەست نییە هەر یەکی پارچەیەک هەرێکی قسەیەکاتەوە واز لە حکومت بێنی ئینسان کە با بڵێن خوا نەخواستە کوڕێکت برایەکت کەسێکی خۆتە بینی بێزارە تۆ چی پێڵەی تاوەکو ئەو بێزاری تێپەڕێن ئاخت شتەکە وانە تا تێ بگەێنی بە قسەی خۆش بە نسحەتێک کە بچێتە سەر ڕێ ڕاست ڕێ ڕاست نەماوە نا ڕێ ڕاست نەماوە نەماوە حکومەتەکەمان فاشلە تاوام ڕاستی پێڵێم هەر لە بەغداوە بیگراتە زاخۆ قسەی ڕاست نەماوە ئەو بێزاری خەڵک هەمووی لە ئەنجامیەوەی حکومت نەبوونی بۆ خەڵکی قەزەی نەبوونیە جۆرە لە برات ڕاگرە خەڵک هەبووی بێت عالم دڵخۆشە بێت فەرمون مناڵەکەم لە دوێنێ دوعای بووکە لە منەکە ئەم بووکە مناڵەیە پارەم پێێنێ بووکێکی بۆ بکڕم هەرە ڕۆمەوان باوێنات بەچی بێنم باوە بێزاری بۆ دروستەکات نەبوونی بێزاری دروستەکە کە تو ئەگە جرفانت پڕ بێت دایم دڵخۆش نیت ئەگە نەتبێت دڵخۆشی چی بەڕای تۆ بێزاری لە چیوە دروست وڵی کاکە گوێن بێزاری خەڵکی ئێستا هەر هەمووی لە ئەم حکومەتە و لە نەبوونیەکەوەیە تەماشا دەکە کابرا موچەیە هەر ڕۆژی بەهانەیەکی پێدەگیریە ڕۆژێک ئەوەیە ڕۆژێک نییە ڕۆژێک بەغا ناینێریە کۆمەڵێکیش بۆ خۆیان دەستیان بەسەر داهاتی ئەم وڵاتە داگرتەوە بە ئیسراحەتی خۆیان و ئێتە ئەوەی بوونی هەیە گوێ لە فەقیرنی ئەوەی قەرزاری شەونیەتی ئەبێ قڕی پێت وایە بێزاری لە ئەنجامی گیرفانەوە دروستە بەتاشی دوایە زۆربەی بەشی زۆری لەوەوەیە ئەوەی تریشی ئەوە لەوانەیە کابرا کێشەیەکی کۆمەڵایەتیە بێ کێشەیەکی ماڵی خۆیە بێ ئەویان شتێکی کەمە بەس ئێستا وەرە بچی ئەگەنجی ئەم بازاڕێ بگەڕەیەکی 2000 لە ژیفاندا نیە خەڵک بێزارە کە کەسیش بوونی نەبێ و ئەو خەڵکە هەموویە ملی هەندەران دەگرێ و ئەخنچیە و ئەکوژریە ئەگەر بوونی هەبێ وڵاتی خۆمان داهاتێک و ئەم داهاتە بۆ میلەتەکە سەرە بکرێ بەڕاستی خەڵک سەری خۆیان نانگرێ ئێستا واز لە حکومت بێنین بەهانای خەڵکەوە نایەت و خەڵکیش بێزار تۆ خۆت پێشنیاری چی ئەەکەی یان چی ئەەکەی کە ئەو بێزاریت تێپەڕێن خۆن ئەکری هەر بە بەردەوام بێزاربی چی ئەەکەی تاوە بێزارێت کەم بکەیتەوە واللهی ئەوە دەبێ حکومت پیلانی هەبێ بۆ ئەوە کاکە کابراکە لە ماڵەوەدا دینارێکی لە ژیرفاندا نەبێ و نەبوو بێ و فەقیر بیە دڵی خۆی بەچی خۆشکە ئەخر ئینسان کە بوونی هەبێت دایم دڵی خۆشترە فەرقی هەیە تۆ قەناعەت بۆ قسەی هەڵێ ئەڵێ هەندێک ماڵی هەزارێ دڵیان خۆشە واللهی لەوانەیە بەشێکی کەم هەبیە بەڵام کە کابرانەی بێ شێ دڵی خۆشە ئەوە تا لە کەناڵ هەزارەکان لە بێزاری ژیانیان ینی بەو شێوازەژی واللهی کاکە زانی چۆنە ئەوتان ئێمە لە کەناڵەکانەوە بە تایبەتیش لە کەناڵی بەخشینەوە دەیبینین ئەو کەسانەی کەنیەتی چۆنەی بینی بە چه حاڵێکەژێ و چۆنە گیریە و هاوارەکە ئەوەی کە دڵی خۆشە احتیمالی هەیە شتێکی هەبێ وازێکی هەبیە شەر نییە کابرا بڵێ کۆمپانیای هەیە بەڵام لەوانەیە کابرا بەشی خۆی هەبێ دڵی خۆشتر بێ بەس سەبەبی ڕئیسیەکەی ئەمەیە کە ئەم داهات و وەعزە هیچی ڕوون نییە بۆ میلەت میلەتیش دڵی نامورتاحە بەڕاستی خەڵکەکە هەمووی بێزارە هەموو مرۆڤێک لە ژیانیان تووشی بێزاریە بێ بەڵام گرنگەوەی بتوانێت بێزاریەکەی خۆی دەستنیشان بکە و چارەسەری بێزاریەکە بدۆزێتەوە یاخود ئەگەر چارەسەریشی دەست نەکەوت وەکو مامۆستایان ئەڵێن نوێژکردن و قورئان خوێندن یەکێکە لەو چارەسەرە ڕۆحیانی کە مرۆڤ دەتوانێت بەشێک لەو بێزاری خۆی تێپەڕێنێت ئێمە خەڵکی ترە دوێنین بزانین لەسەر بێزاری چیمان پێڵێن و چۆن چارەسەریەکەن لەگەڵمان ئەمانەوە بزانین ئایا هاوڵاتی بۆچی بێزارە داواکاری هاوڵاتی چییە و بە شتێکی بێزاری خەڵک چارەسەرە بێ بەڕاستی خەڵکەکە هەمووی بێزارە کەسێ بێزار بێ پەنا بۆ قورئان خوێندن بەرێ ئەگە بڵێ من ئیسراحەتم دڵم خۆش وڵای درۆیە شتێکی تازە تاقیکەن ئیمڕۆ خۆم چۆم بۆی کەم ئەندامان معاشی کەمەندامی خێزانەکەمیان بڕیوە بێزار بوون تەوا بێزار والله هەر داوا لە خوا بکەی بڕی خوام بێزاریم لە کۆڵ کاتەوانێ باشە بەڕای تۆ بێزاری خەڵک ئێستا بەهۆی چیەوەی
وڵا بەهۆی دەسەڵاتیم دوو کەسەوەیە ئەم پارتیۆچێتیەوە ئەجی نێژ شتێکیکەنی ئەم دوارە نەبوو باشە دەسەڵات چی کردو تا ئەو خەڵکە بێزار بووە بەدەستیە معاشت ناتێ باعی کەس نازان چۆنی وەرەگری هەرچی ژیانی ئەم عالەمێتێکی داوە پێت وایە بێزاری خەڵک لە نەبوونی بژێوی و گیرفانیەوەیەتی بێزار لە بژێوی ژیانەوەیە وڵی تر بگە خوارزگارمان کەچینە من لە شەستەکانەوە بە فکرم دێ هەر دێمان نەما ژیانمان نەما ئێساشە خراپترە وڵی چارەکە بەس بەگەر بەخوا بکرێت بە کەس کردناکە ئەگەر بۆ نمونە خوانەخواستە تۆ کوڕێکت یان کەسێکت ببینی بێزار بێ تۆ چی پێڵێ یان چۆن نەسیحەتیەکەی کە ئەو بێزارێت تێپەڕێن جاخ هەیە قسە وەرناگرێ تا وەرە قسەی بۆ بکە قسەی خۆی وەرەگرێ وەڵام مەمنونیە بن چۆن نەسیحەتیەکەی چ نەسیحەتێکەکەی تاوەکو ئەو بێزارەی نەمێنێت وەڵی ئەڵم ڕۆڵە لەگەڵ خەڵک باش بە لەگەڵ دۆست و برادەری باش بە بەڕێیا ڕووی بەعاقلی بڕۆ سیارەی پێ بە سەریعی مەڕۆ خەسارە لە خەڵک مەدا ئەوەی پێڵێن پێت وایە ئەگەر خەڵک بێزار بێ چی بکا باشە وڵای یەکەم شکرانی خوا بکە چونکە هەر خوای پەروەردگارە سەبووری هەموو دڵەکانەدا هەر خوای پەروەردگارە دەسەڵاتی بەسەر کەون و کاهیناتە هەیە تۆ خۆت بێزاربی ئەوەکەیت بەڵێ ئیسفادەت لێ کردووە دڵ و دەروونت ئارام بووە باز بۆ خوای پەروەردگار ئەو شەوەیەکە ئارام دڵم ناڕەحەتە سەعات یەک بە دو شەو نوێژکە سپاس بۆ خوای گەورە ئارامی بەدڵتە بەخشە شەو نوێژکردن تا چەندێک ئیسفادەی ڕۆحی بۆ تۆ هەبوو وەڵی قوربان ئەجا بڵێم بینی کێوی پیرە مگرم چەندێ قورسە ئەمنە ئیسفادەی هەیە ئەگەر تۆ بەوەکو پێشببینی تۆ بێزاری خەڵکی هەرێمی کوردستان لە ئێستاە لە چیوە بەڵێ بخەڵی بێزارە شخصی بڵێن بێزارنی سە من ئیمەڕۆ خۆم چۆم بۆی کەم ئەندامان معاشی کەمەندامی خێزانەکەمیان بڕیوە بێزار بوون تەوا بێزار بوون عنی بەلای مەقڕێک هاتم وەزیرەکەی ئەوان معاشەکەمی بڕی و قسەی ناشتنیشم پێوتن عنی ئیسەش دڵم پڕە لێیان بەڵام هەر شکۆرانی خوارەکەم چووکە هەر ئەو خوایە منی دروست کردو من و خێزانەکەمی کردە بە کەمەندا منە خواشە ئەوی کردە بە وەزیر چیە لە سبێنی خوای پەروەردگار هەمان دەسوور ناکاتەوە ئەو جوالێ ناکە پێت وایە ئەم بێزاری وەکوتت لە نەبوونی بژێویەوەیە کە خەڵک ئاوا بێزار لە ژیان زۆربەی زۆری بەڵێ نامرتاحیە کابرا ئیسە من خۆم وەسایەکەم لە جەژنەوە باید دینارێکەمیش نەکردە ئەی 4 سال عایلم خۆم و خۆزانم و مناڵێکم کەمەندامە ئایا چۆن بژین ئەگەر ئەوە نەبێت چۆن بژین یان تو معاشی خێزانەکەم و بڕیوە بەرژەوەندیم نەماوە طبعا بێزارە بیت پەنابی بۆ شتی تریش لەوانەیە خوا نەخواستە ئەگەر شتی خراپ ڕوەدا زۆری خەڵک ناچارە ئێستا منەگە خێزانی معاشی خێزانەکەم بۆ چاک نەکرێت لەوانەیە خوا پەنامان بە دەست بۆ شتی کە بەرم شتێکی غەڵەت بەرم ئەگەر خوا نەخوازە تۆ خێزانەکەت ببینی کاتێک بێزارە چی پێڵێ چۆن قسەی بۆکەی تاکووە بێزارێت تۆ شکوە یەکەم شکرانی خوا بکەیت چونکە هەر خوای پەروەردگار خاوەن کەون و کایناتە هەر خوای پەروەردگار ئەو دڵی تۆی دروست کردە ئایا دە بێزار بێ تۆ شکرانی خوا بکەیت چونکە شکرانی خوانەکەی منە تارێت تۆ ئاپاڕێمە تۆ چی سوادێکت هەیە بۆ من ئەگەر خوای گەورە ڕەحم نێنێتە دڵ تۆ دەبن ئاساس خوای پەروەردگارە باشە مەبەستمەوەیە تۆکو خۆت خێزانەکە دەبینی بێزارە چ نەسیحەتێکی ئەەکەی چ قسەیەکی بۆکەی تاوەکو و دڵی خۆشکەیت و بێزارەکە نێ وەڵام من پێڵم بە خێزانەکەی خۆم بڵێنگە بێزار بوو پێڵم سوبحان الله زۆرکە ئەسە شەو نوێشکە سوزدە بۆ خوا بەرە چووکار خوای گەورە سەبووری هەموو دڵەکانەدا ڕاستیەکەی ئێستا هۆکار زۆرە بۆ بێزاربوونی خەڵک بەڵام هۆکار و چارەسەرەکان لەوەیە ئەگەر کەسەکە لە ڕووی ڕۆشنبیری و لە ئاستی سەقافی خۆیەوە ئەتوانێت لە ڕووی خوێندنەوە لە ڕووی خۆخەریکردنی بە هەنێ مەجالەوە ئەگەر هەبێ لێرە ئەو مەجالانەش لە دەرەوەی شار کەمترە وەک لە ناو شارەکان لە ناو شارەکان کۆمەڵێ شت هەیە پارک هەیە هۆکار هەیە یاری هەیە شت هەیە بەڵام لە دەرەوەی شارەکان هۆکار نییە بۆ لابردنی بێزاری باش ئێستا تۆ بۆ نمونە منداڵێک برایەکت با بڵێن کەسێکی خۆتە بینی بێزارە چی پێڵی تاوەکو بۆ بێزاری تێپەڕێن ڕاستی ئەوە قورسە چونکە هەنێ جار تۆ کۆمەڵی ئامۆژگاریەکەی خۆت قەنەعاتێ بە شتەکان نییە کۆمەڵێشتی پێڵێ نابێ خەم بخۆی نابێ وابێ ئەبێ هیوات هەبێ ئەبێ بێ ئومێد نەبی بەڵام چۆن بێ ئومێد نەبی چۆن بێ هیوا نەبی هیوات بەچی هەبێت بەڕای تۆ ئەو بێزاری ئێستا لە لای خەڵکی خۆمان هەیە بەعام هۆکاری سەرەکی چییە و چۆنی چارەسەری بکەیت هۆکاری سەرەکی زیاتر بۆ حکوومەت بۆ دەسەڵات بۆ شێوەی بەڕێوەبردن بۆ نەبوونی ئیشوکار بۆم هەموو قەیرانەی کە ڕووی لە خەڵک کردووە زیاتر ئەمەیە هۆکارەکان چارەسەرەکان لای حکوومەتە بە دەرەجەی یەک دووەمیش لای خەڵکە خەڵک ئەبێ
بە خۆیان بچێتەوە خەڵک پێویستە شی تازە تاقی کاتەوە پێویستە هەر بە دوا ئەوەیان نەڕاتەوە 20 ساڵە 30 ساڵە بێزار کراوی کۆمەڵێ خەڵک هۆکاری ئەم بێزاریە ئێستا دوای 30 ساڵی تر تۆچی هەمان ئەو شتانە هەڵەبژێریتەوە کە هۆکار بوون بۆی کە ئەم وەزعی دروست کردووە ئەبێ خەڵکەکە بە خۆیان بچێتەوە و شتێکی تازە تاقیکەن. ئەمانەوە بزانین ئایا هاوڵاتی بۆچی بێزارە داواکاری هاوڵاتی چییە و بە شتێکی بێزاری خەڵک چارەسەرە بێت بەڕاستی خەڵکەکە هەمووی بێزارە کەسێ بێزار بێ پەنا بۆ قورآن خوێندن بەرێ ئەگە بڵێ من ئیسراحەتم دڵم خۆش وڵای درۆیە شتێکی تازە تاقیکەن. ئیمڕۆ خۆم چۆم بۆی کەم ئەندامان معاشی کەمەندامی خێزانەکەمیان بڕیوە بێزار بوون تەوا بێزار. سڵاو لێبێ. سڵاو کاتتان باش بەخێر بن. وەکو خۆت ئەگەر ڕۆژە لە ڕۆژان بێزاربی چۆن چارەسەری بێزاریەکەتەکەن؟ سەرتا بەخێر بێن سوپاسانەکەم بۆ شارۆچکەی پیرەمەگرم بەڵام بێزاریەکان لە چوارچێوەیەکی کۆمەڵێشتا یەکەم لە سەر ئاستی کارکردن کە لە عامی کوردستانە ئەمڕۆ بژێوی ژیان و کارکردن بە عام وەستاوە بێزاریەک هەیە شخصیە بێزاریەک هەیە تاکەکانە ئێمە ئەگەر لە چوارچێوەی تاک حساب بکەین هەموو کەسێک بەشی خۆی بێزاریەکی هەیە ئەمە لە ئاستی کێشە و مشکلەکەی خۆی ئەتوانە چارەسەریکە ئەگە بێزاریەکە لەسەر ئاستی کۆمەلگا بێ ئەمەی کۆمەلگا وابزانمەگەڕێتەوە بۆ دەسەڵاتی حکوومەت و بە حکوومەت چارەسەرەکرێت ئەو زۆرینەی خەڵک وتوێتی کەوا ئەوە بژێویم نییە و بۆیە بێزارن بەس چۆن چارەسەری ئەم بێزاری خەڵک بکەین کە حکوومەت هاوکاری ناکە ئەم چۆن بتوانین بێزاری خۆی تێپەڕێن. بەڵێ ئیشارەتم بۆدا ئەگە بێزارەکان تاک بێت تاکەکان بێ شخصێک خۆی بێ بەتەنیا ئەتوانێ ڕوبەڕووی کێشەکانی بێتەوانێ بزانین لە چ لایەکە لە چه ئاستێکە لە ئاستی کۆمەلگا و عشاریدایە لەسەر ئاستی بەرامبەری کەم و کوڕێکی هەیە خۆی بتوانێت زاڵ بێ یاخود ئەو کێشەیە ئەو کەم و کوڕێگەیەتی لە چه ئاستێکە کەسێک بەدیلێکی بۆ بدۆزێتەوە بتوانێت چارەسەری کێشەکەی خۆی بکە مەسەلا لە ڕێگەی ڕەفاقەتی و برادەریەوە لە ڕێگەی خزمایەتیەوە ئەم منتیقەیەکی زیاتر بڵین عشایر و خزمایەتی هەیە ئەگەر تۆ کەس کۆس پێکەتە بوو نەقسێکەتە بوو لە ژیانەکەدا بتوانی کەسێک بدۆزیتەوە لەگەڵ هاوکار و یارمەتی دەربێت سەردانیکردنی خزم و برادر و با بڵێن هاوڕێ ئەتوانێت بەشێک لەو بێزاریەکەم کاتەوە بەتەکید ئەگەر بتوانن خۆی ئێستا خەڵکی ئێمە تۆزێ بەعام ترساوە لە زۆر شت تۆ کەم و کوڕێکت هەیە ئەگەر بۆ خوابێ ئەگەر لەبەر خاتی خوابێ لە شەرعدایە ئەڵێ هەر کەسێک کە دراوسێکت ڕەفیق و برادەرەکەت کەم و کوڕگە بوو لە ژیانەوێت تۆ بچی دەستی بگری بەڵام ئەگەر ئێمە لەسەر ئاستی قورعان و خوا قسە بکەین ئەبێ هەمومان دەستیەک بگرین و برادرێک خەفەتی هەیە بێتاقەتێکی ڕوتێکەوە بتوانین دەستی بگرین بێین لەسەر ئەساسی هۆی بڵێن بۆ وای یارمەتی دەرت بین ئەگەر لەسەر ئاسی وەبێ بەڵام خەڵکایش بەعام بەخوا تۆ دەترساوە ناوێرە زۆر ڕاستی هەیە خەڵشێناڵێ سا من خۆم ڕۆژە برادرێکم بینی لەسەر جادەیەکا بوو تەواو پەککەوت بوو لە بەرەوەی خواردبیەوە چیوانە تۆ ناتوانانی بچی دەستی مە بگری بۆ خوا ئەتەوێ ئاور لێبێت تۆ بەڵام لە ئەنجامە توش عیباری شەبیت ئەگەر تۆ بێزاربی چیەکەی بۆ بێزارەکە تێپەڕێن وەڵای بێزارەکە دانی ئێتە دەر لەگە هاوڕەکان تا پیاساکەی یعنی ئەم ژنەوەلا ئەبێت لەگە هەڵەکەدا ژیان بەسەر بێت هاوڕێکانت ببینی ئاسوودەیت بۆیت وەڵای ئاسوودەی واکە بوونە بەڵام والێک کە ینی واس ینی کەمێگە واستەی خۆ دەربکەیت ئاسوودە بێت لەگە هاوڕەکانت لە ماڵدانی شێ بێ ئیشی بێ تااقەتێکی زۆرش بە شتێک زۆر بێزارە بیخۆن وەڵی بەبێ ئیشیان لە ماڵۆ دانیشی ریز نەبێت بێکاری زۆر بێزار دەکات ئێستا ڕۆژ ئاوارە کرێکاریەکە مەگە کرێکارەکە نەبووە بڕۆک لە ماڵەوە شێتەوە ئەو نەبێ ئیش ئەگەر بۆکو پێشببینی تۆکو گەنجێک خەڵکی هەرێمی کوردستان بەعام بۆچی بێزار خەڵکی هەرێمی کوردستان بەعام ئێستا خۆی گەستەرێکی 2012 خەڵک چەند دڵی خۆش لەبەرەوەی پارە هەبوو قەیران نیشتیوان نەبوو بەڕاستن لە کوردستانە قەیران هەیە بێ ئیشی هەیە خەڵک هەمووی بێزارە لە ماڵ دانیشێ بەبێ ئیشی هەمووی بێزارە بێت بێکاری بەلای تۆ بێزارترین شتە بێکاری کارگەی لەسەر هەموو کوردستان کردەوە ئەم گەنجانە ئەگەر ئیشاڵا کاری خۆتان دەستەکەوت بەس ئەگەر کاریشی دەست نەکەوت چۆن چارەسەری بێزارەکەتەکەیت کاری خۆ دەست نەکەی خەڵک گەستەکانە ئەو گەنجانە هەموو پە نابن بۆ خارج بە ڕێگای قاچاق بۆ ئەوی ژانی خۆشن دەستکەوێت ئەگەر ئەوەش نەبوت یە ناچار دێکەرەکاریەکە ئێسامە خوێندکارم خوێندکار لە مەکتەب ئەکەمەتەم داخرە کارێکم لەبەر بێ ئیشی خوێندەکەش مەوالێتە کە سووری نیە بۆ ئێمەش دەرەچی ئیزانکۆتەواوەکەی ئیشی جێگەی دانامەزرێت ناچاری کرێکاریەکەیت ئەوە بینیتان ڕاوسەنەجی خەڵک بوو بەعام باسییان لەوە کرد کە نەبوونی بژێوی و نەبوونی ژیانێکی شایستەوای لە خەڵک کردو ئێستا لە هەرێمی کوردستانە بێزار بێ لە ژیانی خۆی وە چارەسەری ئەم بێزاریش تەنها لای حکومەتە ئەگەر حکومەت بتوانێت
کاراسانی بک بۆ بژێوی خەڵک بتوانێت هەلی کار بۆ گەنج بدۆزێتەوە گەنجە ئیتر سەفەر نەکا بۆ دەرەوە نەچێت بۆ هەندەران و خەڵک بتوانێت دەست بە گیرفانی خۆیان بکە بەشی بژێوی خۆی پێبێ ئەمە ئیتر چارەسەری زۆربەی گرفتەکانی خەڵکەکە هیوادارین هەموو کەسێک لە ژیانی خۆیان بتوانێت دڵخۆش بێ و هیچ بێزارێکی بەسەرانە بێ پایم تۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ